ڕۆژێکی نوێی ئێوە باش و ڕۆژی نوێی بینەرانی کورسات باش ئێمە ئێستا لە هۆڵێکی لە هۆڵەکانی سنووری پارێزگای هەڵەبجەوە لەم هۆڵە ئامادەکاری دەکرێت بۆ بەڕێوەچوونی لووتکەی پێنجەمی تەندروستی لووتکەی تەندروستی و یەکێکە لەو پرۆگرام و بەرنامانەی کە ئومێدیەوەی لێ دەکرێت وەرچەرخانێکی مێژووی لە تەندروستی هەڵەبجەدا بێنێتە کایەوە بۆ قسەکردن لەسەر کۆی گشتی لووتکەکەم ڕاستەخۆ دەچمە لای میوانەکەم دکتۆر عەبدولفەتاح ئەمەوێت پێم بڵێ لووتکەی تەندروستی بۆ هێناتانە هەڵەبجە ئامانج لەوەی کە هەر جارێک لە پارێزگایەک خۆی بەرنامەتان وایە هەر جارێک لە پارێزگایەک ئەم لووتکەی ئەنجامەدەن هەڵەبجە بۆ ئەگەر بڵێم درەنگ کەوت یا بۆچی ئێستا هاتۆتە هەڵەبجە چونکە کەیسەکانی هەڵەبجە زیاد لەوە چاوەڕێ دەکات زووتر خەبی بخۆی و لووتکەکە چەند ڕۆژە خەیانێت بەرنامە و پلانەکە چییە؟ زۆر سپاس تەمەنزان وەکو ئەزان لووتکەی تەندروستی کوردستان مۆڵەت پێدراوی فەرمی لووتکەی تەندروستی جیهانیە و ئێمە پێی لاحەکانی لووتکەی تەندروستی جیهانی ئەڕۆین بە گوێرەی ئەم لاحەکانی لووتکەی تەندروستی جیهانی لە پارێزگا سەرەکیەکانە ئەنجام بدرێ ئێمە ئەمساڵ پێنجەمین لووتکەی تەندروستیەکە ئەنجام بدرێ خۆی لە بەرنامەی کە هەبوو لە حەقەتە ئەم لووتکە قەرار بوو لە دهۆک بکرێت بە حکمەوەی کە هەڵەبجە بوو بە پارێزگا و بە خۆشحاڵیەوە بە سوپاس و بێزانینەوە دهۆک وتیانەوە دیاری خۆمان ئەمساڵە بەخشینە هەڵەبجە لەبەرەوەی هەڵەبجە بێ بەڕاستی بە حکمی بە پارێزگا بوونەکەی و بە حکمی ئەوەی کە سمبولێکی نەتەوایەتی میلەتەی ئێمەیە پێویستی بە تەرکیزی زیاترێ پێویستی بە کارکردنی زیاترێ و بواری تەندروستی بوارێکی هەستیار و گرنگە لەبەرەوە ئەمساڵ بەو پەڕی خۆشحاڵیەوە وەکو بۆردی سەرەکی لووتکەی تەندروستی کوردستان بڕیارماندا لووتکەکە لە هەڵەبجە ئەنجام بدرێت تەمان ئەمەش بەڕاستی بە جوهد و ماندووبوونێکی تایبەتی جەنابی پارێزگار و جەنابی ڕێبەری گشتی تەندروستی هەڵەبجە نەبوایە ئەم کارێکی ئەستەم بوو لەبەرەوەی ماوەیەکی کەممان لە پێش بوو بەڵام بەڕاستی ئەوان هەموو ئەوڵێکیانە هەموو جهدێکیان کرد و ئەوەی لە هەکبەکەیان نابوو خزانە خزمەتەوە تاوەکو پێکەوە بتوانین ئەمساڵ ئەم حەدەسە جوانە لە پارێزگا جوانەکەی هەڵەبجە لە شار جوانەکەی هەڵەبجە بە پایان بگەێنین ئەمەی کە کارێکی وا گەورە و ناوەزتان هێناوەتە پارێزگای 19 عراق و پارێزگا جوانەکەی هەڵەبجە چ پرسێک لێرە بە تایبەتە وروژێنرێت کە پەیوەستە بە هەڵەبجە و هەڵەبجەیەکانەوە بە کەیسی هەڵەبجەوە بە کەیسی جینۆسایدی کوردەوە بە کەیسی تەندروستی بەرکەوتوانێکی کیمیاییەوە ئەم لووتکەیە دەتوانێت گۆڕانکاری لە سروشتی خزمەتکردن بە چین و توێژەکانی کۆمەڵ زیاتر بکات تەمان بەتەکید لووتکەی تەندروستی کوردستان لەسەر چاکردن ریفۆرمەکەی تەندروستی کار دەکات و بە تایبەتی ئەم ساڵ ئەمە هەوڵمان ناوە چ لە مەنهەجە چ لە قسەکارەکانە مەنهەجەکە ڕنگدانەوە و قسەکارەکانی ڕنگدانەوەیکی هەڵەبجەییانە و پارێزگای هەڵەبجەی پێوە دیار بێ بۆیە تاوەکو بتوانین واقعیانەتە تەعامل لە گرفتەکانی تەندروستیا بکەین و خۆشبەختانەیەکێ لەو استراتیژە دوورانی کە ئێمە هەمان بوو لەمە لەڕێگەی لووتکەی تەندروستی کوردستان و بتوانین لەگەڵ هەموو لووتکەیەکە پرۆژەیەکی کردداری ئەنجام بین ئەم ساڵ هەل لە چوارچێوە چالەکەکانی لووتکەی تەندروستی کوردستانە پرۆژەی تەندروستی 19 واتە پرۆژەی تەندروستی تایبەت بە پارێزگای 19 عێراق هەڵەبجەیە پرۆژێک بۆ ماوەی ساڵێک ڕابگەێنین کە بە تەسەووری ئێمە و بە تەسەووری ئەو کەسانێک کە لە ڕیفۆرمەکە تەندروستیە شاردان خزمەتێکی بنچینەیی و بەرچاو کاریگەرەکە لە ڕیفۆرمی تەندروستی لەناو پارێزگای هەڵەبجەیە لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە پرۆژەی نۆزدەیە کێتیا سوودمەند دەبێت مناڵان ژنان پیاوان یا هەموو چین و توێژەکانی کۆمەڵ پێکەوە تایە بەشدارە بن طبعا کەتی تەندروستی کاتێکی فراوانە بەرکەوتنی هەیە لەگەڵ تاک بە تاکی پێگاتەکانی کۆمەڵگەیەکە شارێکە بەڵام بەڕاستی ئێمە هاتوین لەسەر چوار تەوەری گرنگ کارەکەن لە پرۆژەی هەڵەبجەی نۆزدەیە یەکەمیان بریتە لە تەندروستی دایکی دووگیان دوم تەندروستی منداڵ سێم تەندروستی بە ساڵاچوان و لەگەڵ ئەو کەسانی کە لە دامەزراوە کانی کەتی تەندروستیە ڕۆڵی قیادی و ڕۆڵی کارگێڕیانێ بۆی پێکەوە بتوانین ئاهەنگ هاو ئاواز کار بکەین بۆ ئەو استراتیژەی کە پرۆژەکە هەیەی کە بەرزکردنەوەی ئاسی خزمەتگوزاری تەندروستیە لەسەر ئاسی پارێزگای هەڵەبجە کێ ئەمڕۆ لێرە ئامادەی دەبێت پانێڵستەکان یا قسەکەرەکان هەمویان کوردن یا میوانی دەرەوەشی تێدایە و کۆی گشتی ئامادەبووان دەبێت لە کۆی گشتی پانێڵەکانە ژمارەیان داتان ناوە چەندێک ئامادەبوونیە بێت طبعا ئێمە لێرە لە حقیقەتە دە پانێڵمان هەیە و 5 فۆکەسێشنمان هەیە بە تەسەووری خۆمان لە هەر سێ ڕۆژەکە زیاد لە 1000 کەس لێرە ئامادە ئەبێت ئەوەی کە گرنگە بەلامان لە پەنێڵستەکانە خەڵکی زۆری پسپۆری تایبەتمەندمان هێناوە چ لە ناو هەڵەبجە چ لە دەرەوەی هەڵەبجەش جگە لەوانەش چەند کەسێکی
ناوازە لەسەر ئاسی جیهان بە ئۆنلاین لەگەڵمان نابن لەوانە سەرۆکی لوتکەی تەندروستی جیهانی لەوانە ئەو وەزیرەی کە بۆی لە لوتکەی تەندروستی کە تەنها 3-4 هەفتەی پێش ئێستا لە بەرلین کرا بە باشترین وەزیری تەندروستی جیهان ئەژمار کرا کە وەزیری تەندروستی ئەندەنوسیایە ئەویش قسەیە بێ بە ئۆنلاین لەگەڵمانەوە لەگەڵ چەند کەسایەتێکی تری جیهانی لەبەرەوە ئەم قەزەیە گرنگە هەڵەبجە باتە ناو مەحفلە جیهانیەکان و جیهانی ژێنێتەوە ناو هەڵەبجە هەڵەبجەکان چاویان لە لوتکەیە ئەو دەستکەوتە جوانانەی کە ئێستا تۆ باسی کرد زیاتر هەبگەکەیان پڕکات بە تایبەتی لە پێشتریش ئاماژەم پێکرد بۆ بەرکەوتوانی چێکی کیمیاوی چۆن نەتوانن نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیایی بە زانستی نوێ دەوڵەمەند بکەن و بە کادری بەتوانە لێرە هەم ئاشنایەکەن بە کردی تەندروستی هەم بتوانن سوود لە توانای ئەوان وەرگن بۆ چارەسەری بەرکەوتوان ئەوە چۆن هەنگاوی بۆ ئەمە لە چوارچێوەی پانێڵەکانێکی لە پاڵنقا دیاری کراوە بۆ باشترکردنی خزمەتگوزاران کە پەیوەنددار بە بەرکەوتوانی چێکی کیمیاوی لە چەند ئەبعادێک و تەعاملیان لەگەڵ ئەکرێ و کاریان لەسەر دەکرێت بۆیە بەهۆی گرنگی ئەو بابەتەوە یەک پەنەڵی تایبەت دیاری کراوە لە چوارچێوەی ئەو چالاکیانەی کە لە سێ ڕۆژ لوتکەکەیە بەڕێوە چێ بۆی باشتر بتوانین خزمەتگوزاری و کە پێشکەش بەو قوربانیانە بکەین کە بەرکەوتێکی کیمیاوین. دەستان خۆش بێ بەس نەدوت میوانەکانت لە ناوخۆکی ئەمڕۆ لێرە ئامادە بێت لەسەر ئاستی باڵای وەزارەتەکان ئەنجومەنی وەزیران. طبعا بەتەکید ئەمڕۆ نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا توێژینی زانستی لێرەیە وەزیری ژینگەی عێراقمان لەگەڵە بێ هەروەها بڕیارە نوێنەرێت وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بێ وەزیری کۆچ و کۆچبەرانی حکوومەتی عێراقیمان لەگەڵە بێ لەگەڵ زۆرە لە بەڕێوەبەری گشتەکانی تەندروستی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن دیارە لوتکەکە لە ئێستادا ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی کە بڕیاروا بۆ سەعات 9:30 تر پانێڵەکان دەست پێ بکات بەڵام وا دیارە چەند دقەیەک دواکەوتووە لە سەعاتەوە پانێڵ یەکەم کە قسەکردن لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان و سندیکاکان لە زیاتر بەرەو پێشبردننی کارتی تەندروستی دەست پێ بکات و لە سەعات 11:30 بۆ یەک پانێڵێکی دیکە پێشکەشەکرێتەوە تایبەتە بە چارەسەری بەرکەوتوانی چێکی کیمیاوی کە ئەم پانێڵەیان زیاتر هەڵەبجەکان چاویان لەسەرەوەیە کە چۆن ئەم لوتکەی تەندروستی کورسان توانێت خزمەتێک بە ژێرخانی کەرتی تەندروستی بکات و خزمەتێکی باش بە کەرتی تەندروستی بەگشتی بکات و کەرتی تەندروستی لە قۆناغێتەوە بەرێتە قۆناغێکی باشتر بۆ خزمەتکرد بەڵێ ئەمە زانیاریەکان بوو تایبەت بە لوتکەی تەندروستی کورسان پێنجەمی لوتکەی تەندروستی کورسان کامڕۆ لە پارێزگای هەڵەبجە وەک پارێزگای نۆزەمینی عێراق ئەنجامەدرێت. یخوا هەڵبژاردن و تازەبردنەوە لەوایە کە تۆ پەیڕۆ و پرۆگرامی تازە و یاسا و ڕێساکانت لەگەڵ سەردەما ئاگونجێنی بزانێ ئێستا دنیا گەشتوش کوێ خەڵک چۆن بیرەکاتەوە ژینگەی تەندروستی ئایا ژینگەی تەندروستی لەبارە بۆ پەرستار و کارمەند تا بتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن بە ئامال لامانە زیاد لە 300 پەرستار و کارمەند لە شوێنکارەکەی خۆی تووشی نەخۆشی کوشندە بووە لەوانەیە ئێستا لە خەستەخانەی هیوازە لە 300 کادری ئێمە تەسجیل کراون لەوێ کە عیلاجیشی بەیان بۆ کرێ ئەمە چییە؟ ئەمە سەبەبەکەی ئەوەیە کە تۆ ناو ژینگەکەی خۆتە ئەو ئامێر و ئەو ژینگە دروستە نییە کە تۆ نێرس و کارمەندی تەندروستی بە ئازادانە بە باکانە کاری پیشەی خۆی بکات. من عەفو اینجا خاڵێکی کەماوە یعنی ئێمە نەک بڵێ هەر بێژگە لەو هەڵوێستانە بێژگە لەوە دەیان پرۆژەمان داوە بۆ وەزارەت ئەوە کاکتۆڕەکە خۆی لێیە لە سەردەمی ئەوە ینی مانگ دوو مانگ نەبووە ئێمە پرۆژە بێت نەدەین. کاک جەبار یەک شاهیدی بدەم بمبوورە قسەکەت پێ بڕم بۆی لەگەڵ قسەکان ناڕوونکردنەوە بین هەرچەند کاتی هەڵبژاردن و ئەوە نەماوە بڵێم ڕکلامی هەڵبژاردنە لە سەردەمی بەڕێزیانە من لێ پرسراوی پەرستاران بووم داری پزیشکان و پەرستاران بەیەکەوە بوو یعنی پزیشکان و پەرستاران لە یەک ژوورا بوون هیچ جیاوازیەک نەبوو بەڵام بەداخەوە نازانم ڕۆشت و ئاوای لێ هات لەو سەردەمە ئێستش پەرستارەکان یعنی تەمەنا بۆ سەردەمە ئەکەن کە ئاوا هاتو ئەو گۆڕانکاری بەسەرا هاتۆ بەداخەوە بەرەو خراپی ڕۆشتووە لەبەر پێمەڵێن ئێستا پێمەڵێن ئەڵێن ئەو سەردەمە بە من ئەڵێن لە سەردەمی تۆە ئێمە لەگەڵ پزیشکەکانە لە یەک ژوورا بوون ئەمود هۆکارەکە منی نەبووم ئەو کاتە جەنابیان وەزیر بوو کاک دکتۆر ڕێکەوت هاوکاری پەرستاران بوو بەڕاستی بەڵامی تر نازانم بەداخەوە کە ئاوا هاتە پێشەوە وردە وردە ئاوای لێ هات وەزعی پەرستاران بەڕاستی تێکچوو.
هەنێک شت هەیە کاک جەبار پێم وانییە پەیوەندی بە وەزارەت و حکومەتەوە هەبێ ینی هەنێ شت هەیە لەوانەیە لە وەزارەت و حکومەت گەورەتر بێ زۆر جار مەسەرەن ئێمە بە اعترافی خۆت مانگانە پرۆژەمانە کرد بیرتە ئێمە پرۆژەی وەکو سیستمی تەندروستیمان کرد کە لیجانەکانماندانا و قانونێکماندانا و شەو هەبوو تا سعات حوتی ئێوارە و هەشتی ئێوارە تۆ و دکتۆر ئەمیر و دکتۆرە خەبات و من و هەمومان نەماینەوە بەڵام دوای لە 2015 پەرلەمان نەما یعنی خۆ هەنیشت هەیە مەسەن ئێمە لەو کابینەی خۆما حەزمانە کرد قانونی بیمەی تەندروستی جێبەجێکەین حەزمانە کرد ئەو قانونی مەسلەی سندیکاکان هەموو یەک بخەین و بیکەین بە یاسایەک لە پەرلەمان ئەوەش بەڵام خۆ هەنێک شت هەیە لە تۆ گەورەترە لە 2015 و ئیتر پەرلەمان نەما لەو کابینەی ئێمە سەبارەت بەوەی کە جیاوازیش هەبووە من ناڵێم ئێمە توانیمانە هەموو جیاوازیەکان هین بکەین چکە هەموو جیاوازەکان ناتوانانی تۆ بە یەک جار ئەوە هینکەی بەڵام ئەو دەستکەوتانی کە ئێمە هەمان بۆ مەسەرەن ئێمە توانیمانە لە ناو هەموو بەڕێوەبەرایەتێکی گشتی ئەوە یەکدوانیشیان دانیشتون لێرە جێگیری بەڕێوەبەری گشتی بۆ بەهینی ئێوە بە پێشنیاری ئێوە لە وەزارەت بۆ هەموو بەڕێوەبەرایەتێکی گشتی دانراوە لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی شارەکانە جێگەری بەڕێوەبەری گشتیتان هەبووە یعنی ئێوەش بڕیار بەدەست بوون ئێوەش لە دروستکردن و دروستکردنی بڕیار بەدەست بوون یعنی ئێمە ناتوانین بڵین وڵا ئێمە بڵین فەرقمان کردووە لە بینی پزیشک و کارمەندان و هەموو جینەکانی تر نەبوو بەعکسەوە ئێمە هەوڵمان ناوە بڕیارەکان لەگەڵ ئێوەیە شێرکەین بە هاوبەش بین بۆ چونکە کە لەگەڵ ئێوەیە بەشدار ببێتین و ئێوە ڕازی ببێتن بە بڕیارەکان جێبەجێکردنی ئاسانتر بۆ چکە خۆدووتەنی ئێوە گەورەترین شەریحەی ناو کایە تەندروستیەکەن ناوکردی تەندروستین ئەفوو دەستم خۆش بێ کاک جەبار دوایی ئەگەڕێمەوە لات مناقەشەمان زۆرە پرسیارمان زۆرە بەڕێز مامۆستا ئەرسەلان جەنابتان وەک ڕێکخراوە ناحکومیەکان بە شێوەیەکی گشتی تا چەند توانیوتانە بەشدار بن لە دابینکردنی چاودێری تەندروستی یاخود هەماهەنگ بن لەگەڵ دامەزراوە تەندروستیەکانی حکوومەت لە ناو شاری هەڵەبجە بە تایبەت زۆر سپاس سڵاو ڕێزی تایبەت بە ئامادەبانی خۆشەویست سپاس بۆمە بە ڕێزانەی بۆ سەرپێخستنی ئەم لووتکەیە و هەم هەڵبژاردننی هەڵەبجە کاریگەریانە بوو پارێزگاری هەڵەبجە و جەنابی کاک دکتۆر ئازاد بەڕێوەبەری گشتی سپاس بۆ ڕەخساندنیان دەرفەتە ڕاستی ڕێکخراوەکان بە تایبەتی NGOکان ڕێکخراوە ناحکومیەکان وەک هێزێکی تەواوکەر و هاندەر و چاودێر لە دۆخی ئاساییە ئەتوانن لە تەواوی ئەو پایانەی سیستەمی تەندروستی کە WHO دیاری کرد و ڕۆڵی خۆیانیان هەبێ بە تایبەت لە بابەتی وشیاریە کە ئەزانین وشیاری پێش چارەسەرە وشیاری ئەو دەرفەتە گەورەیە کە هەم ئازار هەم تێچوونی مادی هەم کات ئەگێڕێتەوە بۆ هاوڵاتیان و هەروە بۆ سامانی گشتی ڕێکخراوەکان توانیوانە تا ئاستێک لەم بوارە ڕۆڵ بژێڕن وەروە توان ڕۆڵ وەکو پڕکردنەوەی خزمەتگوزاری لەو شوێنانی کە بە ئاسانی دەستی حکوومەت و وەزارەتی پێڕاناگە بە تایبەتی لە کاتی قەیرانی کۆڤید-19 یەکێک لەو بابەتانە بوو کە ڕێکخراوەکان بە تایبەت لەم شارە تیمی ڕێکخراوەکان تیمێک دروست کرا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیەوە بە تەنسیق لەگەڵ بەرەبەراتی گشتیە کاریگەری باشی هەبوو وەروەها لە پێدانی داتا و زانیاریان ڕێکخراوەکان مەیدانی ترن لە ناو خەڵکان ئەتوانن بە ئاسانی بارودۆخی خەڵک بگوازنەوە وەروە لە بابەتی داکۆچی لە مافی چارەخواز و مافی هاوڵاتیانە وە گەیاندنی دەنگ و ڕەنگیان بۆ ناو وەزارەتەکان ئەرکیانەوە تا ئاستێک ئەوەندەی کە دەرفەتە بێتوانراوە وەروەها وەکو وتمە هێزێکی تەواوکەر و هاوکار لەگەڵ دامەزراوی ئیداریەکانە لەگەڵ سندیکاکانە تا ئاستێک هەرچەند کرە قسە بکەین لەسەر هەمانگیەکە وەک ئاستی پێویست نییە وەروە بۆ نوێکردنەوە بۆ ڕاوێژ بۆ دەرکردنی بڕیار و ڕێنمایی و تا ئاستی یاساکانیش ئەمە دەرفەت و ڕۆڵی ڕێکخراوەکانە تا ئاستێک توانراوە تا ئەوەندەی کە دەرفەت هەبوو بێ تا ئەوەندەی کە توانای مادی و مرۆیی ڕێکخراوەکان هەڵیگرت بێ لەم بوارە ڕۆڵیان بووە کارکردنتان سنووردار بووە دەستان خۆش بێ
ئاگادار مەکەنەوە مسپیتا you can take your time for a presentation. Thank you. I'm going to try and speak some Kurdish, so please be gentle with me. Bani bash. دروستکردنی بڕیار بۆ خۆیان ئەبێ کابینی وەزارەی تەندروستی ئەم جارە بەڕاستی پێکاتەی وەکو تیمەکەی کە لە خوارەوە ئیشەکات چۆن لە نەخۆشخانەکانە لەوغانە بە تیم ئیشەکەن لە پزیشک و نێس و هەموو پیشەکانی تر ئەبێ وەزارەی تەندروستی بەڕاستی لە دروستکردنی بڕیارە هاوڕا بن یعنی هامڕان بدیان هەر توێژێک نەبێت کاڵا بە باڵای خۆیان دروستکات. دەست خۆش. کاک دکتۆریان وەکو سندیکای پزیشکان ئەو ئاڵنگاری و بربەستانە چین کە دێتە ڕێگەی سندیکاکەتان و ئایا تا چەند سندیکاکانی کەرتی تەندروستی کە بە تایبەت سندیکای کارمەندان و سندیکای پزیشکان طبعاً ئەوانی تر سندیکای بایۆلۆجیمان هەیە کۆمەڵی فیزیایی و کیمیایەکانمان هەیە تا چەند لە ناویەکە کۆکن و یاخۆت تەبان و ئایا ئەگەڕێنەوە بۆ یەکتر هەماهەنگن لە نێوان یەکترا و بە شێوەیەکی گشتیش ئاڵنگاریەکانی بەردەم سندیکاکان چین بە تایبەت سندیکای پزیشکان و هەمان پرسیاریشم بۆ کاک جەبار هەیە دواتر ئەگەر دەست خۆش دیارە من ئەمەوێت هەنێک سەرنج لەسەر قسەکانی کاک جەبار بم من پێم وایە گۆڕانکاری زۆر بووە و زانستی پەرستاری زۆر پێشکەوتووە و لەوانەیە ئێوە ئەوانەی کە لە ناو وەزارەتەکان هەستی پێ نەکەن من خۆم لە دەرەوە هەستی پێەکەم بەڕاستی کوالیتی ئەو کۆلێژی پەرستارانە زۆر بەرزە ئێمە ئێستا لە زۆر خەستەخانەکە ئایان بینم یعنی ئەتوانن زۆر زۆر باش هاوکاری و کارەکان ئەنجام بدەن و ئیشەکان بکەن بەڕاستی کردنەوەی کۆلێژی پەرستاری هەنگاوێک بوو بەوەی کە کاری پەرستاری جیا بکرێتەوە قسەکەی کاک جەبار تەواوە زانستی پەرستاری و زانستی پزیشکی فەرقی هەیە یعنی کە ئاڵەیت پزیشک پزیشکە و کە ئاڵەی پەرستار پەرستارە و ئەبێ پەرستار فێرکە ئەبێت بەخێر بێن دکتۆری دریس بەخێر بێن بەخێر بێن و بێت پەرستار فێرکە و ئیسا من گۆڕانکاریە بینم سەبارەت بەوەی کە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی نەمانێشتەوە دەرگاکەمان داخستەوە وەکو دکتۆر من یەکەم پێشنیارم بۆ حکوومەت لە کابینەی حەوتە ئەوە بوو کە وەکیل وەزیری تەندروستی پەرستارێ بێ و کاک جەبار خۆشی بیرێتی چێ نەیهێشت با قسە نەکەم چێ نەیهێشت ئەجینا من بانگیان کردم لە ئەنجومەنی وەزیران بانگیان کردم ئەو کاتە کاک عیماد نایبی ڕئیسی وزەرا بوو بانگی کردم وتی فڵان کەسم دکتۆرێکی بۆ هێنام وتی فڵان دکتۆرم بۆ کردی بۆ وەکیل وەزیر وتم نامەوێ وتی بۆ ناتەوێ وتم حەزەکەم فڵان کەس دابنێن پەرستارە وتم هەم سندیکای کارمەندانی شینەکەن دوای ئێوە برادرانی هەولێر لە سندیکای کارمەندان خەبەرەکەیان بیستەوە وتیان وەڵا ئێمە قبوڵ ناکەین فڵان کەس بێ من کچێکم دانابوو دکتۆرای هەبوو لە پەرستاریە نابەخا دکتۆری دەعلا کولین باسی نەکەیەکەیان کرد بە فەرز بەسەرەوە دام نەناخوا وەکیلمە بۆ من 7 ساڵ وەکیلم دەتۆنانە بە ئەنجا با بچینە سەر ئاڵنگارێکەکە ئەنجا قەزدم چییە؟ قەزدم میهنەی پەرستاری و پزیشکی تەواوکەری یەکترن و زۆریش کراوە ئێمە نابێ سەیریکەن یعنی ئێستا کوردستان من باسی کەرتە گشتیەکە ناکەم لەوانەیە بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی کۆمەڵێک سەبەبەوە کەرتە گشتیەکە هاتبێتە دواوە بەڵام بەعام کەرتی تەندروستی لە کوردستان پێشکەوتووە کۆمەڵێک اختصاساتی فەرید لە وڵاتە دروست بووە سێ بۆرد هەیە بۆردی کوردستانی هەیە بۆردی عێراقی هەیە بۆردی عەرەبی هەیە ئەمانە هەمووی اختصازەدا بە دکتۆر ئەنجا خوێندن ئەچنە لای سندیکای کارمەندان تەمان ئازایەتی خۆشتانی تایە خۆشتان جەریئن و ئازان ئینسان حەق بڵێ
بەڵام خۆتان دەرگای وەزارەتی خوێنی باڵا بۆتان کراوەیە دەرگای وەزاری تەندروستی بۆتان کراوەیە خەڵکێکی زۆر خوێنیوێتی ئێوە توانیوتانە مۆزەفەکەی خۆشتان بکەن و پونچەکەی خۆشتان وەرگرن و پەرە بە خۆشتان بدەن دیارە ئەمە ئازایەتی خۆشتانی تایە بەڵام ئازایەتی حکومەتی هەرێمیشی تایە کە ڕێتان پێدا بخوێنن لەبەرەوە پێم وایە ئێستا کوردستان بۆتە شوێنی سیاحەی سەحی ئێستا لە هەموو ناوچەکانی عێراقەوە لە بەسڕاوە هەتا بەغدا و هەتا شوێنەکانی تر هەمووی یەن لە کوردستان چارەسەری خۆیانەکەن خۆ ئەمە ئەگەر نەژێنە کەرتی گشتی هێنە کەرتی تایبەت خۆ کەرتی تایبەتیش کێ بڕێوەیە بە هەر ئەو ستافانە بڕێوانە بە بۆ چونکە ئێمە لە 2004ەوە هەم توانیومانە پزیشکەکانی کوردستان و پەرستارەکانی کوردستان خوێنن تەواو بکەن و هەمیش بەهۆی بوونی ئەو قونسڵ و سەفارەت و ئەو لە ئاسایشەی کە لە هەرێمی کوردستانە بووە خەڵک بۆ کۆرس ئەڕوات بۆ وڵاتانی ئەوروپا فیزە وەرەگرێ و ئەڕوا خۆی پەرە پێدا لەبەرەوە بەڕاستی ئێمە ناڵین کەم و کوڕیمان نیە کەرتی تەندروستی لە هیچ وڵاتێکا بێ کەم و کوڕی نییە بۆ چونکە کەرتی تەندروستی پەیوەندی بە ژیانی تاکەی خەڵکەوە هەیە تۆ هەزار نەشتەرگەری سەرکەوتوو بکە کەس ناڵێ دەست خۆش بێ یەک نەشتەرگەری بکە خەلەلێکی تیابێ خەڵک باسیەواکە ئیتر ئەمە لە هەموو دنیا وایە هەر لای ئێمە وانە لەبەرەوە من دەستخۆشیتان لێ یەکەم بەڵێ ئیشتان بۆ کارمەندان کردووە بەڵێ ئەوەتان کردووە بەڵام حکومەتیش ئەم چەپڵەیە بە یەک دەست لێ نادرێت حکومەت و وەزارەتەکانیش کەم تا زۆر هاوکار بوون لەگەڵتانە بابەتی دووەم بابەتی ئاڵنگاریەکان چییە؟ ئاڵنگاریەکان من لە ئەوەڵە ئاماژەم بە نقطەیەکدا گۆڕانکاری خێرا ئەبێ کەرتی تایبەت لە سەریعە نەخۆشخانەی گەورە ئەکرێتەوە کەرتی تایبەت گەشە ئەکا لەوانەیە هەنێ قەیران هەبێ لە کەرتی گشتیا وەکو نەبوونی دامەزراندن وەکو هاتنی موچە لە کاتی خۆیدا بە پێی پێویست مەسەرەن موچەبوونی بودجە بۆ دەرمان و پێداویستی پزیشکی و دروستکردنی بەشی نوێ و دروستکردنی ئامێری نوێ ئەمانە هەمووی ئاڵانگارین بۆ مۆزوعەکان بەڵام تاقە ئاڵانگاری لە سندیکاکان پێم وایە یەکەم شت کە خۆت ئاماژت پێ کۆنی یاساکانە مەسەرەن یاسا هەیە ئەڵێ ئەبێ پزیشکی پسپۆر لە یەک شوێنی ئیشکات ئێواران ئەمە لەوانەیە بۆ ئێستا نەبێ مەسەرەن خەستەخانەی زۆربەی زۆری شوێنەکان خەستەخانەی ئەهلی هەیە دکتۆری اخسایی هەیە حەزەکەن لەوانەیە لە خەستەخانەیەک لە دوان ئیشکەن بە شەرتێ تەسیر نەکاتە سەر کەرتی گشتی و دەوامەکەی من پێم وایە کۆمەڵێک هەموارکردنەوەمان ئەوێت لە یاسای سندیکایە دڵنیاشم کە لەوانەیە سندیکاکانی تریش هەمان مشکلیان هەبێ ئاڵنگاریی تر کە تا ئێستا من لە سندیکا ئەوەم نەدیوە من پێم وایە بۆ ئەوەی تەنسیق هەبێ لە بینی وەزارەتی تەندروستی و سندیکاکانە ئەبێت هەموو بڕیارێک لەسەر بە تایبەتی لەسەر هێزی کار لەسەر پزیشک و کارمەند بەبێ سندیکاکان دەرنەچێ یعنی وەزارەتی تەندروستی نابێت بڕیارێک دەرکات سندیکاکەی تیانە بێت مەسەرەن لیژنەیەکی طبی لەسەر دکتۆرێکە گیرێ ئەبێ نوێنەری سندیکای تیابێ بڕیارێک ئەدرێ لەسەر کێشەیەک یا یاسایەک دەرەچێ ئەبێ هەموو ئەمانە بە هەمەنگی سندیکاکان بێ و بیریشمان نەچێت یعنی تۆ شتێک جێبەجێ بێ کە واقعی و قابلی جێبەجێکردنە تۆ ئەبێت کە یاسا و بڕیار دەرەکەی ڕەچاوی بارودۆخەکە بکەیت دەست خۆش بێ طبعاً کاک دکتۆر شتێکی زۆر ئەوەت باس کرد